گۆڕانکاریەکان لە پۆستی سەرۆکوەزیرانی تورکیا نەک چاوی ناوخۆ چاوی دەرەوەی تورکیاشی لەسرە بە تایبەتی ئەوانەی پەیوەندیەکی سیاسی و ئابووری باشیان لەگەڵ تورکیا هەیە. باشووری کوردستان کە چەند ساڵێکە وەک جیرانێکی باش لەگەڵ تورکیا هەمووشۆی گەرمە چاوی لەوەیە گۆڕانکاریەکان پەیوەندیەکانی لەوەی ئێستا باشتر بکات. ئەو پەیوەندیانێک کە دروست بووە لەسەر بنەمای هەندێک پرینسیپن و ڕاستە ممکنە لە ئەدای ڕۆژانە کەسایەتی کاریگەری هەبیتن بەڵام وەکو چارچەوە گشتیەکەی پەیوەندی باوەڕ ناکەم گۆڕانکاریێکی ئۆتۆبەدی بکرێتن و ئێمە خوازیاری ئەوەی نە کە پەیوەندیەکانمان وەکو جاران بەرەو باش و باشتریش بچیتن نەک تەنها لەگە تورکیا بەڵکو لەگە ئێران و وڵاتانی تریش. پارتی داد و گەشەپێدانی دەسەڵاتدا لە تورکیا لە کۆنگرەیەکی نائاساییدا سەرۆکی پارتەکەی گۆڕی. سەرۆکی نوێ ڕاستەوخۆ دەبێتە سەرۆکوەزیرانی تورکیا. پەرلەمانتارێکی داد و گەشەپێدان دەڵێت لە سەردەمی بیناڵی یەڵدرم پەیوەندیەکانمان لەگەڵ باشووری کوردستان باشتر دەکەین چونکە ئەو پەیوەندیە بۆ ئێمە گرنگە. زیاتر برەو بە پەیوەندیەکانمان دەدەین. براکانمان لە هەرێمی کوردستان کەسانی بەبەهان بۆ ئێمە هەم گەلەکەی هەم حکوومەتەکەی دۆستانی لە یادنەکراوی ئێمەن کە هەرگیز دەستمان لیان بەرنابێت. ئینشاڵڵا پەیوەندی بەڕێک و ڕیشەتر و درێژخایەنترمان دەبێت لەگەڵیان. پەیوەندیەکانی باشووری کوردستان و تورکیا لەو کاتەوە باشتر بوو کە پارتی داد و گەشەپێدان جڵەوی دەسەڵاتی لە تورکیا گرتە دەست. ئەحمەد داوودۆغڵۆ بە یەکێک لە ئەندازیارانی ئەو پەیوەندیەت دادەنرێ کاتێک ئەو وەزیری دەرەوە و دواتریش سەرۆکوەزیرانی تورکیا بوو باشترین پەیوەندی لەگەڵ سەرکردەکانی کورد هەبوو. لە ماوەی 25 ساڵی ڕابردوودا پەیوەندیەکانی نێوان ئەنکەرە و هەولێر هەندێک جار باش و زۆر جاریش خراپ بووە. ئێستا کە پەیوەندیەکانیان لە لووتکەی باشیدایە نایەنەوێت لەوە بێتە خوارەوە چونکە بەرژەوەندی ئابووری و سیاسی دووسەرە لە نێوانیاندایە. سەنگەر عەبدوڕەحمان ڕوودا و هەولێر.